وەکو کچە مۆدێلەکان خۆیان بادەن دێنە سێ ڕستمەگرن ئەوڕن هیچ شتێ ناکەن. خانۆکان بە شێوەیەکی نایاسایی ئەو شیوە پڕکرایەوە نۆتا خانێکم لێوە لە بن ئاوە ئەوە چەند جار ئاوەکە دێت و هیچ شتێک شما بۆ ناکەن هەر چاوەڕێکەن ئاوەکە پاکە بێتەوە تیمەکان دێن پاکێکەنەوە لێ دەنەڕۆن مەجاریەکەکەن نە تەرتیبیەکەکەن مەجاری دێنن لەم کونایکەن ئەو کونە لەو کونایکەن ئەو کون ئێ بابە ئێمە ئاوەکە لە مەجارێکەوە بۆمان دەرەچێتەوە ئاوەکە خۆی لە ناو مەجارێکە دەرەچێت هیتر چیەکە یعنی تو ئەگەر این زیاد بکەی کون زیاد بکەی چیە بێ ئاوەکە جوانتر دەرەچێتە دەرەوە یعنی هیچ شتێ ناکەن ئەوە تا ئێستا عەلە ئەساس پاکێکەنەوە وەڵڵی هیچ شتێ ناکەن چونکە بانەکەی ئەسڵەن کراوەتەوە بانەکەی کراوەتەوە بەخوا هەمووی ئیعلانە کە دێن بۆ ئێرانە خۆیان ئەسوڕێنەوە و وەکو کچە مۆدێلەکان خۆیان بادەن دێنە سێ ڕستمەگرن ئەوڕن هیچ شتێ ناکەن ئێمە ئەمە سێ محافزەبی گۆڕین هەتا ئێستا هیچمان نەبینی وابزانین لە محافزەیە چیمان بۆ کەن کاک ڕێبوار ئەمرەکەی دەرکرد تەنفیزەکەی مابوو تەنفیزەکەی ما بەزان گۆڕیان ئەو ئێستا محافزەیان بۆمانێنە بزانین تەنفیزەکەیمان چۆن بۆکەن با چاوەڕێی تەنفیزیانین ئەم جارە بەس خانێکم کەوتۆتە بەر ئەو جارەکانی دیکە ماڵم کامل فڕێداوە سەیارم غەرق بوو ماڵم سێجا ماڵم گۆڕیوە یعنی ئەم جارەی ئاخیر ماڵم کامل فڕێدا ماڵش هەمووی تازە کردبوو هەر یەکسەر کامل دەرمان کرد بردمان بۆ خانی کرێ سێرماگەی چی بەگەڵک نەماوە ڕێک فڕێماندا و مەجبور وەزبێترمانێ ناشیە چی بکەین لەوە زیاتر ئێستا حالیانەوە چەند ماگووا لە کرێ دانیشتینە پارەکە دەرچوین عینەن چەند ماگ لە کرێ دانیشتین چەند ماڵیت کە لە کرێ دانیشتووە تقریبا 6-7 مانگە لە مانگ لە مانگ ئاخی مانگ 11 بوو 12 بوو لاپاوەکە دەست پێ کرد هەموومان چوین بۆ خانی کرێ ئەم مەجموعە ماڵە ئەو بەرەو هەمووی کامل لەم لاتاولە ئێستا ئەمانەی ئەم بەرەوە نەیانتوانی بڕۆنە کرێشەوە وەزعەکانی ئەوە نەبوو یارمەتیانی نادا کە بچنە کرێشەوە جر بزانین حکوومەتەکە چیمان بۆ کام جارە لێن محافظ بدەنە تورکمان ئیکا با بزانین تورکمان چیەکە لەم شوێنە کارەساتی دیکە ڕوویدا پێما بێت لە لافای پێشوو ئافرەتێک جەنگ ئەوە پێشوو بوو ماڵەکە بۆ ئەوە تا لەسەر مەجارێکە کردبیان قڕیان کردە سەر ئەو ماڵە ژنەکان دایانە ژنێک کە نێزانێ وەزعیەرە چۆنایە اینجا دایان پێی و بۆ بنی ئەوانە عەمر خۆی کرد کارە باگرتی و عەمر خۆی کرد ئاگای لە هیچ نەبوو هۆکارەکە دیارە و ئێمە چەندین جار باسمان کرد دووبارەیەکەمەوە بۆی خەڵکی کەرکووک زۆر وریابێ کە سەبەبی چییە ئەمە ینی لێرە دروستە بێ لە مەنتقەی شۆرە ئەم مەنتقەیە پێشتر شی بوو پڕکراوەتەوە بۆتە گەڕەکێک و زیاد لە 70 خان و نزیکی 100 خانووی زیاتری لێ دروست بووە وەکووە بینین لە پێش چاوتە خانۆکان بە شێوەیەکی نایاسایی ئەو شیوە پڕکرایەوە پرۆژەی مەجاری مەجارەیەکی بچووکیامەوەی دروست کردووە ئەو مەجارەیە کە دروست کراوە تەحملی و ئاوە ناکات کابارێ کە لەسەر مەنتقەیە دێت بۆ چارەسەرکردنی ئێمە وەک بەڕێوەبەرایەتی ئاوڕێی کەرکووک لایەنی پەیوەندیدارمان ئاگادار کردووەتەوە پێویستی بە 9 ملیار دینارە بۆی ئەم کێشەیە چارەسەر بکرێت فقط لەم مەنتقەیە تا ئێستا ئەو پارەیە تەرخان نەکراوە پرۆژەکە جێبەجێ نەکراوە ئەو ئەم کێشەیەش هەر دووبارە ئەبێتەوە ئەگەر بێت و ئەو پرۆژەیە جێبەجێ نەکرێت هیوامان وایە کە بە زووترین کات بودجەی 26% بکرێت چونکە وزارەتی پەلانانان بە ئێمەی وت کاتێک کە بودجەی 26% کرا ئێوە مخاتەبەمان بکەن و پارە تەرخانەکەین بۆ ئەوەی ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت و ئینشاءالله بە زووترین کات ئەو پرۆژەیە جێبەجێ کرێت ئەو کێشەیە چارەسەرەکە لە لافاوی پێشووتێ ئیداری کەرکووک بڕیاریداکەوە ئەو ماڵانی لەسەر ڕێڕەوەکەن قەرەبوویان بکرێتەوە بۆی لەو شوێنە بگوازنەوە بۆی ئەو کۆ نەبێتەوە جاریت ئەمە گەشت بە چووەگەر ئاگاداربی بە حقیقەتەوە یعنی قەرارێکە لەسەر محافظە ئەکەوێت ئەبێ محافظە و قەرارە بدات کە لادانی زیادە ڕەوی لەسەر ڕێڕەوی ئاو قەرارەکە درا لە جدەیەکی بۆ دانراوەکو زانیاریم هەیە لە جدەکە هات دیاری کرد کە چەند خانوو زیانیان بەرەکەوە بەسەرەوە قەرارە نزیکەی منطقەیەکی تەواوە ینی نەک بەس ئەم خانوانی ئێرە 4-5 خانوو نییە لەو لاوەش نزیکەی 100 خانوو زیاترە بۆیە وابزانم لەبەرەوەی ڕێژەی خانۆکان زۆر بوو ئەو قەرارە تۆزێ تەرەویتی تاکرا گەڕایەوە سەر پێشنیاری دووەم کە ئەوەیە پرۆژەکە جێبەجێ بکرێت چاوەڕێکرێت کە پارە تەرخان بکرێت و پرۆژەکە جێبەجێ بکرێت غەیری ئەوە حەلی نییە.